لە دوای ڕووداوەکانی چەند ڕۆژی ڕابردوو بەلای ڕێدابردنی دەنگی ناڕەزایەتەکانی هاوڵاتیان هەموولایەک پەرۆشن بۆ چارەسەرکردن و تێپەڕاندنی ئەو دۆخە چەقبەستۆی هەرێمی کوردستانی پێدا تێپەڕ دەبێت. لەو بارێشەوە چاودێرانی سیاسی هەرچەندە پێیان وایە لە ئێستادا توندوتیژی و ناڕەزایەتەکان بە چارەسەری کێشەکان دانادێت، بەڵام پێویستی بە دەنگەوە هاتنی حکوومەت بۆ باشترکردنی بژێی هاوڵاتیان بە گرنگ دەزانن. باشترین کارەوەیە و ئەمە قەیرانێکی گەورەیە، کێشەیەکی گەورەیە کە هەمومان تووشی بووین. باشە مەسئولیەتەکەش ڕاستەوخۆ لە ئەستۆی حکوومەت هەیەکو خۆتان نەزانن. لەبەرەوە باشترین کارەوەیە کە بەڕاستی حکوومەت بتوانێت بیرێ بکاتەوە ئالتەرناتیڤێکی بێ بەدیلێکی بێ بۆ چارکردنی ژیانی خەڵک. دووهەم مەسئولیەت بە بڕای من ئەکەوێتە ئەستۆی ئەو تەرەفانی کە خۆیان بە ئۆپۆزیسیۆن نەزانن یان دایانوێت نەخشی ئۆپۆزیسیۆن بینن کە ئۆپۆزیسیۆن بوونی خۆت بکە، خۆپیشاندانی خۆت بکە، ناڕەزایی خۆت بکە، بەڵام بە هیچ شێوێت کە پەنا ببەنە بەر توم و تیژی. مامۆستایەکی زانکۆش لەبارەی ئەم دۆخی ئێستای هەرێمەوە دەڵێت باشترکردنی بژێوی خەڵک مەرجە بۆ چارەسەرکردن و تێپەڕاندنی ئەم دۆخە سیاسی و ئابووری هەیە، ئەگەرنا هیچ لایەک لەم دۆخە سوودبەن نابێت. ئەزمونێکمان هەیە، ئەم ئەزمونە هی ئەوان و حیزبەکانیان نییە، ئەم ئەزمونە سەدان ساڵن میلەتی کورد خوێنی بۆ ئەڕژێت تا هاتۆتە ئەوە 5 پارچەی کوردستان 4 پارچەی تری کوردستان جگەل لێرە چاوەڕێی ئەوەیە کە لێرە شتێ بکرێت. ئێمە ئێستا خەریکین ئەیەینە بەردەم نەشتەری دوژمنەکانمان و خۆشمان ئەبین بە هۆکار بۆ ئەوە. لەبەرەوە من هیوادارم بۆ تکایان لێ ئەەکەم کە ئازایەتی بنوێنن، پارە براوە با بهێنرێتەوە، بادان بەوا بنێن کە گەندەڵی هەیە بە چارەسەری بکەن لێبوردوانە. ئەگەر ئەوە بکەن ئەوانیش نافەوتێن نەتەوەکەش و پرسەکەشمان نافەوتێ، ئەگەر ئەوە نەکەن دڵنیام ئەوانیشونەتەوە کەشە فۆتێ. ئەو قەیرانەیەک لە دوایەکانی لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا بەهۆی ناکۆکیەکانی بەغدا و هەرێم لە هەرێمی کوردستان سەری هەڵداوە، پێویستی بە هەم ئاهەنگی و بەرنامەیەکی گشتگیرە بۆ تێپەڕاندنی. نەزانن ئەمڕۆ کوردستان بە قەیرانێکی قوڵی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیدا گوزەر دەکات و خەڵکی کوردستان لە دۆخێکی ئێزگار خراپدایەوە. پێویستە هەموو لایەکمان بە تایبەتی نخبەی ڕۆشنبیران بە بەرنامە و پرۆژەیەکی هەمەلایەنەوە مخاتەبەی دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستان بکەن و بیر لە چارەسەرکردنی دۆخەکە بکەنەوە. لەبەر ئەوەی دۆخی سیاسی هەرێمی کوردستان دۆخێکی ئاڵۆزە، لانی کەم بتوان ئەگەر نەتوان تەواوی قەیرانەکان چارەسەر کەم لانی کەم بتوان بژێوی خەڵک و کێشەی موچەی فەرمانبەران چارەسەر بکەن و ئەوە ئەرکی هەموو لایەکمانەوە نابێت نخبەی ڕۆشنبیر تەنها تەماشاکەر بێ و دەبێت بە هەموو لایەکمان هونەرمەندان، مامۆستایان، ئەکادمیستەکان بە هەموو لایەکمان بەرنامەیەکی گشتگیر و هەمەلایەن دابنێن و بۆ چارەسەرکردنی دۆخەکە و تێپەڕاندنی ئەم دۆخە. چاودێرانی سیاسی دووپاتی دەکەنەوە، هیچ کات توندوتیژی و وێرانکاریەکان نامانگەێنێتە کەناری ئارامی و بۆیە پێویستە هەموو لایەنەکان پێکەوە کار بکەن، سەرەتا بۆ تێپەڕاندنی ئەو ڕەشەنەخوازراوەی هەیە و دواتر بۆ چاکسازی ڕێشێ و بنەڕەتی لە هەموو کایەکانی دەسەڵات و حکومڕانی لە هەرێمی کوردستاندا. هێش و ئەحمەد، کورسات نیوز، سلێمانی.